ئەو بۆ کاکە میری خۆشەویست، بۆ ڕۆی حاجی ڕەحیم، بۆ شێخی گەورە شێخ تەحسین، بۆ موژدەی دەلاکیش تازە ئاوازی خۆم مۆلای حاجی ئەمان بۆ چەناڵی تیوی دارەوان ئاغا ساڵیاتی کاکە هەوای حاجی ڕەحیم ساڵیا دێتی تەمەن درێژ بێ ئینشەڵڵا. بەیادی ئۆکرانیا بڕ بەدڵی خۆم دواندم ئەمڕۆ سەنگم کرد بۆ یار بڕ بەدڵی خۆم دواندم ئەو یارەی بە ژوانی خۆی هاتوو دڵی لێساندم ئەویش دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلماندم ئەویش دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلماندم. کە چۆ مناسیوە وتی بەسەر عەشقمانە چەندی ساڵ تێپەڕیوە ئێستاش هەر وەکو خۆمێم دڵم هەر نەگۆڕیوە ئایوتی شێخە لەسەر سنگم تا تۆ یەکم کوتیوە تا ئێستا نەمێشتووە هیچ کەسیش نەیدینیوە وتی تا تۆ کە دڵێکە و ناوی تۆم لێنۆسیوە وتی تا تۆ دڵێکە و ناوی تۆم لێوسیوە ئەمڕۆ سەنگم کرد بۆ یار بڕ بەدڵی خۆم دواندم ئەو یاری بە ژوانی خۆی هاتوو دڵی لێساندم ئەویش دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلمانێ. دەیوجێگرەس ناکەی عەشق بۆ چۆ درۆیە وا هەست نەکەی دڵخۆشیم بەبێ هۆکەروۆیە دەیوە چۆن نەوزانیوە نیوەی لەشم تا چۆیە هەموو ئەو تاتۆیانەش یەک بە یەک ناوی تۆیە یەکیان وا لەسەر مەمکەم دنیا بووی تا مەزرۆیە یەکیان وا لەسەر مەمکەم دنیا بووی تا مەزرۆیە ئەمڕۆ سەنگم کرد بۆ یار بڕ بە دڵی خۆ دواندم ئەو یارەی بە ژوانی خۆی هاتوو دڵی لێساندم ئەویش دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلمانێ. یەکی شەو یارم لەسەر ڤایبەر بوو تێلم بۆ کرد هەڵی گێل جلی خەوی لەبەر بوو کە مەمچیم بینی شۆک بوو ناوی منی لەسەر بوو ئای ناوی منی نووسی بوو دڵم لێ بێخەبەر بوو هەر خۆم دەزانم چەندە دڵم بەوە زۆر خۆش بوو هەر خۆم دەزانم ڕەوا دڵم ئابەوە خۆش بوو ئەمڕۆ سەنگم کرد بۆ یار پڕ بە دڵی
شێتە بێ بچیتە و بەڕی دوریاش دڵ هەراگەی لێتە بێ ڕووبکەیتە هەر شوێنێ عەشقم لەسەر ڕێتە بێ هەتا دەگەڕێیتەوە هەروە چاوەڕێتە بێ چونکە هەتاکۆ ئەمرم دڵ پێویستی پێ دەبێ من ئاوا خەمی تۆمە ئەی تۆ خەمی چێتە بێ من ئاوا خەمی تۆمە ئەی تۆ خەمی چێتە بێ ئەمڕۆ زەنگم کردبۆ یار بەر بە دڵی خۆم دوادەم ئەو یاری بە جوانی خۆی هاتۆ دڵی لێ سادەم ئەویش دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلمانە یارەمە دیسان دووبارە عەشقی خۆی بۆ سەلمانێ بە زۆرێشکان دووتە هەرچی داری خەمەیە لەسەر ڕێم ڕوان دووتە هەستی پێ ناکەی دڵێم چەندی لا کۆمان دووتە تۆ منت فرۆش بۆ خۆت ئەوە ئەخلاق و خوتە واز نەکەی براوەی ئەوە تۆی دۆڕان دووتە